سەرەتای ئەمساڵ زیاتر 1000 ڤایکینگ لە پاشماوەی شوێنەواری قەڵایەک لە دانیمارک کۆبوونەوە بۆ دووبارە نمایشکردنەوەی شەڕ و ئاهەنگە فەرهەنگیە ئەسکەنادافیەکان. قەڵای بازنەیی تریلبۆرگ و 4 قەڵای بازنەیی ناسراوی دیکەی دانیمارک لە سەردەمی پاشای ڤایکینگ هاراڵد بلۆتۆس گۆرمسۆن دروستکراون کە لە ساڵانی 950 تا 980 فەرمانڕەوەی دانیمارکی کردووە. ئەم شەڕی ڕم و قەڵغانەکان بوو، نزیکەی 300 جەنگاوەری تێدا بوو. دووبارە نمایشکردنی دوژمنایەتیەکانی نێوان شا هاراڵد و سوین ڤۆرگبەردی کوڕی کە لە ساڵانی 1970کاندا دژی باوکی ڕاپەڕین و تەختی پاشایەتیەکەی لێزەوت کردووە. ئێمە دۆخێکی وێناکردن دروست دەکەینەوە. شا هاراڵد بلوتوزی دژی کوڕەکەی دەزانین کە ئەوان بەو شێوەیە باش حەزیان لە یەکتر نەبووە. بۆیە دۆخێک دروست دەکەین کە سوپایەک شەڕ دەکات بۆ بلوتوزی شا هاراڵد و سوپایەک بۆ سوین ڤۆرگبەرد. دووبارە نمایشکردنەوەکان بەشێک بوون لە فستیڤاڵی ڤایکینگەکانی تریلبۆرگ کە ساڵانە لە پاشماوەی قەڵابازنەیەکەدا بەڕێوە دەچێت. لە نێوانیاندا خواردن و مۆسیقا و پیشەسازی دەستی ساز دەکرێت. یەکێکە لە گەورەترین فستیڤاڵەکانی ڤایکینگ لە دانیمارک. سەردەمی پاشا هاراڵد قۆناغێکی گرنگ بوو لە مێژووی دانیمارکدا. سەردەمی ڤایکینگەکان یەکێکە لە قۆناغە گرنگەکان لە دانیمارک و لە وڵاتانی ئەسکەندەناڤیا، چونکە زۆر شت ڕوویداوە. ئێوە شارەکانتان هەیە، بناغی شارەکانتان هەیە، ئێوە بۆ پرۆسەی بە کریستانکردنی خەڵکتان هەیە. هێشتا هەندێکیان بەبێ باوەڕ ماونەتەوە، بەڵام ئێمە گۆڕانکاریەکمان هەیە لە بتپەرستیەوە بۆ کریستیانی. ئێمە لە قۆناغێکداین کە زۆر زیاتر لە جاران پەیوەندیمان بە ئەوروپاوە هەیە. هاراڵد یەکێک بوو لە دوا پاشەکانی ڤایکینگ کە فەرمانڕەوایی ئەو وڵاتی کردووە کە ئیستا دانیمارک و باکووری ئەڵمانیا و بەشێک لە سوید و نەرویج دەگرێتەوە، کە ئاینی کریستانێتی لە سەرانسەری شانشینەکەدا بڵاو کردەوە. تەنانەت کۆمپانیای زەبەلاحی پەیوەندیەکانی سوید ئێریکسۆن تەکنۆلۆژیای بێوایەری بلوتوزی خۆی بە ناوی پاشایەوە ناوناوە. ئەمەش ڕنگدانەوەی ئەوەیە کە چۆن بەشێکی زۆری ناوچە سکەندەناڤیەکان بەیەکەوە بەستووە لە ماوەی ژیانیدا. تا ئێستا تەنها 5 دانەیان دۆزراونەتەوە. بە تەواوەتی بازنەیی و قەڵایی هاوشێوەی زۆرت هەیە لە سەرانسەری جیهاندا، بەڵام وەک ئەمانە دروست نەکراون. ئەگەر سەیری نەخشەی زەوی بۆ قەڵاکان بکەیت، ئەوە دەبینیت کە چۆن بە شێوەیەکی ئەندازەی پتە و دروستکراون. ئەوان نوێنەرایەتی کاتی پێکهێنانی دەوڵەت دەکەن، وان نوێنەرایەتی هێزی شا هاراڵد بلوتوز دەکەن، کەواتە بەو مانایە تەواو ناوازن. 4 قەڵای دیکەی ناسراوی ئەڵقەیی دانیمارک، تریلبۆرگ و شا هاراڵد کە نوێترینیان لە ساڵی 2014دا دۆزرایەوە لە دەوروبەری ساڵی 980 دروستکراون، تەنها بۆ ماوەیەکی کورت بەکارهێنراون. قەڵاکان لە شێوازدا هاوشێون، بەڵام لە قەبارەدا جیاوازن. تریلبۆرگ یەکەمین قەڵای بازنەیی بوو کە لە ساڵی 934 دۆزرایەوە. نازانرێت بۆچی قەڵا بازنەیەکان جێهێڵراون، بەڵام شوێنەواری شەڕەکان لە دوو لەوانەدا دۆزراونەتەوە، لە نێوانیاندا تریلبۆرگ قەڵغانێک کە لە شوێنەکەدا دۆزراوەتەوە لە موزەخانەیەکی ئەوێدا نمایش کراوە. بۆ ڤایکینگەکان ئەوە شێوازێکی ژیانە. ئەوان بەدڵ ڤایکینگن و بە دوای ئەو بازار و فستیڤاڵانەدا دەگەڕێن بۆ ئەوەی پێکەوە بن. بۆ کاتێک وەک ڤایکینگێک دەژیت، دەتوانیت لە کۆتاییدا بە تەواوی ئارام بیت. بۆیە ئەگەر دەروونت ئارام نەبێت کە خەڵکێکی زۆر وایە، تەنها بە ڤایکینگ و تا کۆتایی ژیانت دڵخۆش دەبیت. لیژنەی میراتی جیهانی یونسکۆ کە لە کۆنگرەی ساڵانەی لە عەربستانی سەعودیە کۆبووەوە، لەم دواییەدا بڕیاریاندا 5 قەڵای بازنەیی سەردەمی ڤایکینگەکانی دانیمارک لە لیستی میراتی جیهانی خۆیدا تومار بکات. بۆ زۆرێک لە ڤایکینگەکانی لێرە ئەوە تەنها مێژوو نییە، بەڵکو شێوازێکی ژیانە. فستیڤاڵی ڤایکینگەکانی تریلبۆرگ لە 15 بۆ 23 مانی حەوت لە شاری سلاگلسی ڕۆژئاوای زیلاند بەڕێوە دەچێت. 45مین دانیشتنی لیژنەی میراتی جیهانی یونسکۆ تا 25 مانی نۆ لە ریاضی پایتەختی سەعودیە بەڕێوە دەچێت.